پەرلەمان کەی دەست بە دانیشتەکانی ئەکات و تا ئێستا بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمان چی لەخۆ گرتووە؟ بەڵێ تۆ بەشێک لەو بەرنامەکار ئاماژە پێکرد بە پێ ئەو بەرنامەکارێکە دەستنیشان کراوە تەوەری سەرەکی گفتوگۆکردنە لەسەر گژی و ئاڵۆزیەکانی ماوەی ڕابردوو هەروە خۆپیشاندانەکانی سەردەم ناوچەکانی هەرێمی کوردستان دژی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەو نەعەدالەتێکە لە هەرێمی کوردستان ئەکرێ بەرامبەر هاوڵاتیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لێژنەی ناوەخۆ راپۆرتێکی مەیدانی ئامادە کردووە لە ناوهۆڵی پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر ئەمە ئەکرێتن هەروە هەوڵش دەدرێ بۆ دۆزینەوە ڕێگای چارە و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێت چی بکاتن بۆ ئەوەی کە ئەم گرج و ئاڵۆزیانێک کە پێشووتر هەبوون یاخۆت ئەو ئێستا ئەو دڵگرانی هاوڵاتیان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ئەم دڵگرانیە نێهێڵێت و هەروە چاکسازی بکاتن لە تەواوی جنگەکانی دەسەڵاتدا. هەروە گفتوگۆی دومیش تایبەت دەبێتن بە عارەبکردنی ناوچە جێناکۆکەکان بە تایبەت و خورمات و هەروە سەرگەڕان و چەند ناوچەیەشی تر. ئەمەش راپۆرتێکی مەیدانی ئامادە کراوە هەروە دانوی گفتوگۆ لەم بارەوە بکەن بزان ناخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لەم بارە ئەتوانێت چی بکاتنەوە چی پێ دەکرێتن. هەروە تەوەریشی تر خوێنەوەی یەکەم بۆ چەند پرۆژە یاسایەک دەکرێت کە لەو پرۆژە یاسایانە بە دامەزراوەیکردنی هێزە چەکدارەکانی کوردستانە. ئەمە لەلایەن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە پێشکەش کراوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان مەبەستێتی وەکو چۆن پێشووتریش مەبەستی بوو لە ئێستاشدا مەبەستێتی تەواوی هێزە چەکدارەکانی کوردستان بە دامەزراوی بکرێتن. ئەمەش لە ڕێگەی یاساوە بۆی ئەمڕۆ ئەم پرۆژەی یاسای پێشکەش کرد و خوێندنەوەیەکەمی بۆ کرێتن. دوای ئەو کە خوێندنەوەیەکەمی بۆ کرا ئارەسەی لێژنە پەیوەنددارەکان دەکرێت و هەروە پاشان راپۆرت ئێستا ئامادە دەکرێت و اینجا ئەگەر بێت دەستەی سەرۆکاتبی خاتۆ بەرنامەکار و خوێندنەوەی دومیشی بۆ کرێت و ئەکرێت بە یاسا. من ئێستا بۆ زانیاری زیاتر ئەچمە لای سۆران عومەر سەرۆکی لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئەو زانیاری زیاترم پێدا. کاک سۆران ئەگەر بێی بۆ ئێرە کاک سۆران ئەمڕۆ ئێوە گفتوگۆ لەسەر خۆپیشاندانەکان ئەکەن لە دەرئەنجامی ئەم خۆپیشان چەندان خەڵک شەهید بن و بریندار بوون بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە لەسەر ئەمە ئەو کەسانی کە شەهیدیان کردوونە. ئایا پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بکاتن بۆ خەڵک و هەروە بۆ ئەو کەسانی کە ڕۆڵەکانیان لە دەستداوە لە خۆپیشاندانەکان؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە بەداخەوە لە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان دوو حاڵەتی مەترسیدار ڕوەدا. ئەویژەوەیە کاتێک کە گردبوونەوەی مەدەنیانە دەکرێ دەستی گێرە شێوێنی تێدەکرێ و بەلاڕێیا دەبرێ بۆ ئەوەی کە ئامانجەکەی ونکات تونند و تیژی لێ دەکەوێتەوە. کاتێک کە تونند و تیژی لێ دەکەوێتەوە بەداخەوە لە بارەگا حیزبیەکانەوە یاخود هێزە ئەمنیەکان تەقە دەکەن و کوشتنی شەهیدکردنی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە کە لە شاری ڕانیە دوو هاوڵاتی شەهید بوون و لە شاری کۆیش بەداخەوەی یەک لە بریندارەکان شەهید بوو. تا ئێستا کە هیچ کەس دەستگیر نەکراوە سەلمێنەری ئەوەیە وەکو چۆن لە پێشوو تەقەکەران سەر بە هێزە ئەمنیەکان و هێزە حیزبیە چەکدارەکان بوون بە هەمان شێوە لە ئێستاشا لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو دیسانەوانی کە تەقەیان کردو چەکداری حیزب و هەندێک هێزی ئەمنی دیارن دەستگیر نەکردنیان هەروەکو دەستگیر نەکردنی تەقەکەرەکانی حەفدەی شوبات و پاش حەفدەی شوبات و سەید سادق و شوێنەکانی ترە. ئێمە هەتا حیزب هێزی چەکداری هەبێ و ئەمر بکات لەلایەن فڵان و فیساری ناو حیزبەوە ئەمر بەهێزی ئەمنی و چەکدار بکرێ ئەم کارە ساتانە چاوەڕوان کراون و دووبارەش چوارچێوەدا ئەمڕۆ پرۆژە یاسایەکان پێشکەش کرد بۆی بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکانی کوردستان. دەتانوێت هیچ حیزبێک هێزی چەکداری نەمێنێت و بەڵکو سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بن؟ بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا دوو هێزی یەکێتی و پارتی هێزی یەکەی 1970 هەیە کە نزیکی 150,000 هێزی چەکداری حیزبین و ئەمانە لەلایەن بەرپرسە حیزبیەکانەوە ئاراستە دەکرێن و ئەمانە بەڕێوەبەرایەتی خانەنشینی خۆیانەیە هێزی چەکداری کادری خۆیانە خەنە ناو ئەم هێزانە و بەکاریان دێنن لە ململانە ناوخۆیەکانە. تاوانێکی گەورەیە هێزی چەکدار لە ململانەی سیاسی ناوخۆیە و لە بەرامبەر خۆپیشاندەرانە بەکاربهێنرێ. هەموو ئەمانە وای کردووە کە لە ڕابردووشە ئێمە بڕیاری
ژمارە 19 پەرلەمانمان هەبووە بۆ یەکخستنی هێزەکان و وەخستنەوەی بۆ سەردامەزراوی فەرمی هەرێمی کوردستان کە وەزارەتی پێشمەرگەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە کە دیسان تێکەڵ کراونەتەوە لە هەموو هێزە حیزبێ 46,000 کەسە بەڵام هێزە حیزبیەکانی یەکەی 150,000 کەس زیاترن و ئەمە پارتی نایەنێت ئەم هێزانە بە نیشتمانی بکەن. ئێمە لە ماوەی ڕابردوو بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 19 کە من بۆ خۆم لەسەر پێشنیاری خات و شکریە ئامادەمان کرد لەگەڵ پەرلەمانتارێکی گۆڕان و پارتی پێکەوە ئەم بڕیارم ژمارە 19مان نووسیەوە و خۆشبەختانە پەرلەمان کردی بە بڕیاری خۆی بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا کاتێک کە وەزیری پێشمەرگە هەبوو لەگەڵ بەرپرسیەکەی 78 بانگێشتی پەرلەمانکران وتیان ئێستا شەڕی داعشە و ناتوانین و تێکەڵکردنی ئەم هێزانە کولفەی دەوێ و کاتیەوە کارە کراوە بەڵام جێبەجێ نەکراوە. ئایا پێتان وایە ئەم پرۆژەیە ساتان کە ئەم ڕخوێنەوە یەکەین بۆ کرێ بۆ بە نیشتمانیکردنی هێزە چەکدارەکان ئێستا ئیرادەیەکە بێ بۆی ئەم پرۆژە یاسا ببێ بە یاسا و ئەم هێزانە بە نیشتمانی بکرێن؟ دۆخی ئێستا دۆخێکی جیاوازە لە ڕابردوو بەهانەی شەڕی داعش و هەبوونی هێزەکان لە سەنگەرەکانی پێشمەرگە تا ڕادەیەک بەهانەیەک بوو بۆی کە ئێستا کاتێکی گونجاو نییە بەڵام لە ئێستەیە کە توانم بڵێم بەداخیشەوە بەشێکی زۆر لە خاکی کوردستانیان لەدەستدا ئەو هێزانە ئێستا لە هەرێمی کوردستانن وەگەڕاونەتەوە کاتێکی گونجاوە لەمە زیاتر هێزی چەکدار لە هەرێمی کوردستان هێزی حیزبی نەبێ و بە فعلی ببێ بە هێزێک لەسەر بنەمای تەجنید و ئارەزومەندانەی چەگەڵگرتن بۆ نیشتیمان بێ نەک لەسەر وەلا و ئینتیمای حیزبی چەگەڵگیری بۆ کاکفڵان پرسیارێکم هەیە بەرپرسەوە فەوزی ئەمە کارەساتێکی وەلی ئەگەر لە ئەو پەرلەمانتارە بپرسی کە لە هەر لەم ڕۆژانەیەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی حیزبێکی دەسەڵاتدار تەعشیدی لەوە کردەوە کە حیزبەکەی خاوەنی هێزە و بە بەردەوامیش خاوەنی دەبێ و ئەوان لە دەسەڵاتیشا دەمێننەوە گەل لە پەرلەمانیش دەرەچن ئەمە لەگەڵ ئەم پرۆژە یاسایە نیازێکی ئەوە تێک ناگیرێ؟ بەڵ هاوکارم دەپرسێ یەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان گوتوێتی ئێمە هەر لە دەسەڵات دەمێن و هەر لە دەسەڵاتیش دەبین ئەگەر بۆ منە یەک کورسیشمان هەبێتەوە لە پێشووتر لە چەند ڕۆژ پێش ئەم قسەی کردووە لەگەڵ ئەم پرۆژە یاسای ئێوە ئەم قسەیە یەک ناگرێتەوە یاخود دش بە یەک نابێتن؟ بەڵێ بەداخەوە برادەرەی کە ئەوەی وتووە کتێبێکی قەبارە گەورەی هەیە 500 لاپەڕێ لەسەر دیموکراسی جەریدە دەرەکە و باسی مەدەنیەتەکە باسی دیموکراسی زۆرەکە و فیستیڤاڵی ئەدەبی و ڕووناکبیری ئەگرێ ڕۆشنبیرانی گەورەی فەڕەنسا بانگەکە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ناخاوە لە عەقلیەتێکی هەیە کە باوەڕی بەچەکە و پێی وایە ئەگەر لە هەڵبژاردن و دیموکراسیە یەک کورسی بێنێ مادام چەکی هەیە مادام چەکداری هەیە ئەو هێزی یەکەمە ئەو بڕیاردەری یەکەمە ئەمە گەڕانەوەی هەرێمی کوردستانە دوای 26 ساڵ بۆ سەردەمی پاشهاگەردانیە کە یاسابوونی نییە تا ئەم بۆ چوونە مابێت ناو هەرێمی کوردستان بەرەو پێش ناچێت بە دڵنیاییەوە ئەم عەقلیەتە ئێستا حکومەکە و ئەو برادەرە و ڕەفیقەکانی کە هاوتای ئەون فەوج و هێزی گەورەیان هەیە بەرامبەر یەک بەکارێنن بەرامبەر ئازادی خواست بەکارێنن بەرامبەر ڕۆژنامەنووس و میدیا بەکارێنن و بەرامبەر خۆپیشاندەریش بەکارێنن خوێنیشی ڕژن لەسەر و یاساون. من کۆتا پرسیار زۆر سپاس وەلی